الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، ڕۆژی گرانی ئومەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، ڕەحمەت و میهرەبانی خی گەورە بڕژێ بەسەر دڵ و دەربوونی هەمومان. یا ڕەبی خودایە لێت دەپاڕێمەوە بە ناوە جوانەکانت، داوا لێ ئەەکەم بە ئیسمی عەزەمت، یا ڕەحمان و یا ڕەحیم، یا غەفور و یا کەریم، یا حەی و یا قەیوم، ويا بديع السماوات والأرض، ويا الله ويا الله ويا الله، ويا أكرم الأكرمين، ويا أرحم الراحمين، ويا ذا الجلال والإكرام. يا ربي خواي لقنا حكاما خوش ببي، يا ربي خواي عفو مامكي، يا ربي خواي عفو مامكي، يا ربي خداي روجي أو ما انقماني قبولكي، خواي طاعة عبادتي أو ما انقماني قبولكي، يا ربي خداي حفظ وستر مامكي، خواي حفظ وستر مامكي، يا ربي خداي أو ضلانا ما بنوري خضرنا كيتوا، يا ربي خدايا يا ربي خداي نور ما بي ببخشي، خواي لبيش ما نور بي، لباش ما نور بي، لراست ما نور بي، لسبب ما نور بي، لبنوا ما نور، لسروا ما هرهمو نور بي، خواي نور ما بي ببخشي يا أكرم الأكرمين. يا ربي خوايا لدى باريمو بنا وزوانا كانت باسمي عظمت، يا ربي خوا دعاي روج قراني أمتي محمد المصطفى قبولك، خوا دعاي مسلمانان قبولك، خوا هر مسلمانك، هر نخوشك، هر قرزدارك، هر دربدرو آواريك، هر غمبارك، هر كسك چشيكي هي غميكي هي كلي دباريته وهاواري دكاتي لو مانقدا، خوا توش قبول بفرمو، خوا توش قبول بفرمو، دعايك قبولك، خوا حالي مسلماناني أمتي محمد ساكي، خواي حالي أمتي محمد ساكي، يا ربي خواي أمتي محمد دردو بريني زورن، خواي بوين سارشكي، خواي بوين سارشكي، خواي أمتي محمد لغيري تو كسيني كناصر وبشتواني بي، خواي بخود نصرت بديت أهلي محمد، نصرت بديت أمتي محمد، خواي نصرت بديت أمتي محمد، خواي بشتو بناشان بي لبو خاطرينا وبرزو بيروزا كانت. آمين آمين. خۆشەویستانم، یەک لە هۆکارەکانی بەدەستهێنانی بەرەکەت، یەک لە هۆکارەکانی زۆربوونی بەرەکەت لە ژیان و گوزەرانماندا ڕازگۆییە. ڕازگۆیی هۆکارێکی زۆر زۆر سەرەکیە کە ئێمە دەمانەوێ ژیانمان پڕ بەرەکەت بێ. یەکەمیشت ڕازگۆیی أمريكي خدايا، خواهي قورا أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم، يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. أي أو كساني إيمان تنهناوا لخوا بترسن خوتان ببارزن لغزب خوا، وكونوا مع الصادقين لقال كسانك هستنو دانشن كرازقون. وأمري خدايا تنابي لقى كساني دروزن وخائن هستي ودانشي، دەبی لەگە ڕازگۆیان و پاکان و دەم پاکان تۆ هەستی و دانیشی. ئەو یەک. دووەمیشت ڕازگۆیی سیفەتی هەرە بەرزی پێغەمبەرانە، هەر پێغەمبەرێک ئات بێ مەرجی ئەو پێغەمبەرێ ئەبایە ڕازگۆ بێتن، لەبەرەوەی ئەو قسەی کە دەیکا کە وەحی خوددایە و ئەو ئەوامری خوددایە ئەگەر بێت و پێشتر یەک درۆیان لێ دیتبایە خەڵکەکە دەیانگوونە بابە ئەوە جارێک درۆمان دیت و تۆ ئێساش پێی بڕوان ناکەن بەو هەواڵانەی کە هێناویەتی. دەکەواتە مەرجی هەرە مەرجی پێغەمبەرایەتی ئەبێ ڕازگۆ بێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام محەممەد المستەفا صلى الله عليه وسلم کاتێک کە لە مەککە بوو، خۆ عمری 40 ساڵی بانگەوازی پێغەمبەرایەتی نەکرد، لەگەڵ ئەوەش ناویان لێ نابوو صادق الأمین، صادق الأمین، پیاوە ڕازگۆیە دەست پاکەکە. جا خۆشەویستانم، بەڕاستی هەر کاتێک ئێمە ئەو سیفەتەمان لە خۆ هینا وجود و لە خۆمان کردمانە خوێکی خۆمان، بەڕاستی ئەو کات هەست بە بەرەکەتی خودای گەورە دەکەی، ئەو کات هەست بە بەرەکەت دەکەی لە ژیانت، لە گوزەرانت،
لە خواردنت لە معیشەتت لە ڕزق و ڕۆزیت لە مەعاشت لە پارەت لە هەمووی لە کەسابەتت حتا لە وەخت و سات و وەختەکانیشدا سبحان الله هەست بەبوونی بەرەکەتی خودای رب العالمین دەکەی کە چتە و بەرەکەتی بۆت ناردووە بەسای ئەو سیفەتە جوانەی کە ڕازگۆییە. دەبەن ڕازگۆیی دەبێ ئینسان ڕازگۆ بێ لەگەر خوا، ڕازگۆ بێ لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕازگۆش بێ لەگەر خەڵکی. ڕازگۆیی لەگەر خوا ئەوەیە تۆ نیەتت صاف و بێگەرد بێ، هەموو ئەو ئیشانەی دەکەی خاڵس و مخلسان لە بۆ خوا بێ، دێکەواتە تۆ ڕازگۆی لەگەر خودای گەورە. ڕازگۆی چکاو ئیشانەی کە دەیکەی، ئەو کەسابەتیەی، ئەو چاکەی لەگە خەڵکی دەکەی، ئەو کردەوە باشانەی کە دەکەی، هەموو ئیشەکانت خاڵسان مخلسان بۆ خوا بێ. ئەمە نیشانەی صدقی تووە لەگەڵ خودای گەورە. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمی عەلەیکم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة. سبحان الله. دەرێ زۆر دەست بگرن، زۆر دەست بگرن بەچی؟ بە ڕازگۆیی. چکە ڕازگۆیی ئەتانبا لە بۆ چاکە، هەزاران چاکە بەسەر ڕازگۆیی بەدەست دەکەویتن، پاشان چاکەکانیش سەر هەردەکێشی لە بۆ بەهەشت. جا ئازیزانم، ڕازگۆیی لەگەر خودای گەورە ئەوەیە تۆ نیەتت ساف بێ، قسەکانت دروست بێ، هەموو ئیشەکانت لە بۆ خودای گەورە بێت. ڕازگۆیی لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە تۆ ئەو فەرمانانەی کە بە توی کردووە، ئەو قسانەی کە بە توی گوتووە، ئەو ئەمرانەی کە بە توی گوتووە، ئەو نەهیانەی کە تۆی لێ ئاگادار کردیتەوە، تۆ صادقن لەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ بکەیت. لەبەر ئەوەی کە ئەوە پێغەمبەری خوایە و لەکن خواوەوە هاتووە و خودای گەورە ناردوێتی، تۆ دەبێ بڕوای پێ بکەی و ئیمانیشی پێبینی صادقانە و پاشانیش ئەم فەرموانە و ئەم ئەوامرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر هەموو بەڕێک و پێچی جێبەجێ بکەیت. جا ئەگەر تۆ وات کرد بەڕاستی تۆ صادق بووی لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. صادق لەگە پێغەمبەری خوا ئەوەیە کەوا نێلی دینەکەی بێناز بێ، ئەو دینە نازارێک کە پێغەمبەر هینای صلی الله عليه وسلم کە 124,000 سەحابە خوێن و ئارەقیان لە پێناوی ڕێشت، لێ نەگەڕێ ئەو دینە بێناز بێ، لێ نەگەڕێ ئەم دینە بێخزمەت بێ، لێ نەگەڕێ ئەم دینە لە کزیدا بێ. صدقی تۆ لەگەر محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام کە خزمەتکاری ئەم دینە بی، کە ئەم دینە ڕابگەینی، کە تەبلیغی ئەم دینەکەی. بەلیغوا عنی وەلەو ئایە، پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەلیغوا عنی، تەبلیغ بکەن، تەبلیغ بکەن لە باتی من، وەلەو ئایە، تەبلیغ بکەن لە منەوە لە بۆ خەڵکی ئەو دینی کە بۆم هێناون، ئەم فەرموودە ئەم قورئانی کە لەلایەن خوداوە بۆم هێناون، تەبلیغی ئەم خەڵکە بکەن. ئەگە یەک ئایەتیش بێ، ئەگە یەک ئایەتیشتان دەزانی ئەم ئایەتە تەبلیغ بکەن، لەکن خۆتان نێشارنەوە. لێکەواتە ڕاستی ئێمە بەرامبەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە خزمەتی ئەم ڕێبازەی بکەین، خزمەتی ئەم قورئانەی بکەین، خزمەتی قورئان کە لەبەری بکەین، کە حفزی بکەین، کە کاری پێ بکەین و بڵاویشی کەینەوە ئەم نور و بەرەکەتە و خەڵکیش فێر بکەین. ئەوە صدقی تۆ لەگەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. تۆ چەند غەمی ئەم دینەت لەبەر بێ، چەند هەموو غەمی سەرکەوتنی ئەم دینەت لە دڵ بێ، چەند غەمی و غەم و هەممی نوسڕەتی ئەم دینەت لە دڵ بێ، تۆ ڕاست کردووە لەگەر محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دینەی بە ئەمانەت بەجێهێشت بۆ ئەسحاب، و ئەسحاب زۆر بە ئەمانەتەوە نەقلیان کرد بۆ تابعین، و تابعین زۆر بە ئەمانەتەوە نەقلیان کرد بۆ تابعی تابعین. زەمان زەمان ئەم دینە هاتووە هاتە ئەوڕۆ، دا ئەوڕۆژ ئێوە خاوەنی ئەم دینەن، ئێوە صاحیبی ئەم دینەن. تخوا لێ نەگەڕێن ئەم دینە بێناز بێ، تخوا لێ نەگەڕێن ئەم دینە لە زەعیفی و لە کزیدا بێ. لەبەر ئەوەی هەر کاتێک دینمان لەدەست چوو، هەموو شتێکمان لەدەست دەچی، یەقین تا بێ هەموو شتێکمان لە دەست دەچێ، بەس دینی لەدەست دەین. بەڵام ئەگە دینی خۆمان حفظ کرد، هەموو شتەکانی تریش حفظ دەکەین، یەقینتان بێ.
دین سەری هەموو شتێکە دین حفظ بوو هەموو شتەکان حفظ دەبن پارێزراو دەبن بەڵام هەر کاتێک دینمان لە دەستدا لە باقی غەیری دین هەر هەمووی لە دەست دەدەین و بە هەرزانیشی دەفرۆشین ئازیزانم با مردی خوابین ڕازگۆ بین لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاڵی سێم ڕازگۆ بین لەگەر خەڵکی لە ئەو خەڵکەی کە مامەڵەیان لەگە دەکەین ڕازگۆمی لەگەر ئەو خەڵکەی کە هەستان و دانیشتنیان لەگە دەکەین لە کاتی معاملە و کڕین و فرۆشتندا دەزانی ئەگەر ڕازگۆبی چەندە بەرەکەت ڕوو دەکاتە ڕزق و ڕۆزیەکەت پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم دەفەرمی البيعان بالخيار ما لم يتفرقا البيعان بالخيار ما لم يتفرقا فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما پێغەمبەری نازارە فەرمی صلی الله عليه وسلم دەفەرمی کڕیار و فرۆشیار لە بۆیان هەیە پەشیمان ببنەوە جا شتێک هەیە لە فقهی ئیسلامی کە خیار و ئەوەی پێ دەڵێن خیار المدەی پێ دەڵێ مەسەڵەن ئەو کابرایە دەڵێ کاکە ئەمن لە مدەی 3 ڕۆژان لە بۆم هەیە ئەمن ئەو شتێکە کڕیتم پەشیمان ببمەوە ئەویت کەس دەڵێ لە میش لە بۆ 3 ڕۆژان لە بۆم هەیە ئەوەی فرۆشتم پەشیمان ببمەوە پاش 3 ڕۆژەکە لە بۆیان نییە پەشیمان ببنەوە لە بۆیان نییە پەشیمان ببنەوە ئەو خیارن مەجلیسە کە لەو مەجلیسەی پێک دێن وە قسان دەکەن پاشان لە بۆیان هەیە هەتا 3 ڕۆژان ئەم شتەی کە کڕیتیان ئەو فرۆشتیتی کە پەشیمان ئەگە پەشیمان دەبنەوە عەقدەکە جاریە و هیچ مشکلەی تێدا نییە ئەگە یەکێکیان پەشیمان بووە لە سەر ئەویت کترە کەوا بێضاعەکەی یان شتەکەی بداتەوە زا پێغەمبەری خوا دەفەرمی عليه الصلاة والسلام البيعان بالخيار ما لم يتفرقا ئەو خیار المەجلیس باز دەکە دەفەرمی حتا لە مەجلیسەکەی دای تۆ لە بۆت هەیە پەشیمان ببێەوە بەڵام کلێک جودا بوونەوە ئەوە لە بۆت نییە پەشیمان ببێەوە بەڵام خیارێکی ترمان هەیە ئەم خیارە کە زەمن دادەنێتن چکە سەحابە کاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمی یا رەسوڵ الله وەڵڵی هەموو جارێ شتێک دەکڕم زەرەر دەکەم هەر شتێک دەکڕم زەرەر دەکەم پێغەمبەر فەرمووی نا مودەی دانێ برەکا کاتە 3 ڕۆژان ئەو شتە لێ دەکڕم بەڵام ئەگەر عیبێکی لێ پەیدا بوو یان عەقرم نەگرت یان ئەوە نەبوو پەشیمان دەبم و نامێ بەخۆت بەو مەرجەی ئەتوو لە شتەکەی خۆت حاڵی دەبی ئایا قازانجی لێ دەکەی یاننا ئەگەر عەقر نەبڕی دەتوانین و کابرای ببێەوە ئەوە شتێکە لە فقهی ئیسلامی دا هەیە جا پێغەمبەر فەرمووی عليه الصلاة والسلام ئەو کەسەی کە دەکڕی و دەفرۆشی إذا صدق وبينا زە مەقسەدم ئەو خاڵەیە ئەگەر هەر عیبەکی تێدا بوو گوتیان لە شتەکەی لە مادەکەی لەو بێضاعی کە دەیفرۆشن یان دەیکڕیتن ئەگەر شتەکەی گوت کابرای فرۆشیار هەموو عیبەکانی شتەکەی گوت وەصەدەقا ڕاستیشی گوت خوای گەورە بوریکە لەهما فی بەیعیهما ئیلا خوای گەورە بەرەکەت داوێتە ئەو کڕین و فرۆشتنەی سبحان الله ئێمە بەرەکەت لۆ نماوە لە کڕین و فرۆشتنمان لەبەرەوەی ڕازگۆ نین لە کڕین و فرۆشتنەکەمان 1001 عیبی تێدایە بە کابرای ناڵێن شتی دەفرۆشم کاکە بە خۆر و زبر دەدەمێ لۆ با بەخۆ ئەوە گوفەک نێ بە خۆر و زبر دەمدێ ئەم گوفەکی لێ دەکڕم یان سەیارەت لێ دەکڕم بزانە سبحان الله بە خۆر و زبر ئەو بەیع نایە ئازیزم بە خۆر و زبر دەدەبێ ئەو بەیع نایە دەبی پێی بڵێ کاچی من ئەو عیبە و ئەو عیبەی هەیە ئەوە لۆ چا دەکەمەوە لۆ چا ناکەم ئەو عیبەی هەیە بەو عیبەوە دەیفرۆشم دەبی بەو مەرجەی تۆ کڕن و فرۆشتنەکە بکەی بۆیە بەو شێوەی ڕازگۆیی بەرەکەت دێتەوە ناو ڕزق و ڕۆزیەکەمە بەڵام ئێمە هیچ وە نارێن هیچ وەرە نارێن سبحان الله دا بەڕاستی ئەگەر دەمانەوێت بەرەکەت بگەڕێتەوە ناو ڕزق و ڕۆزیمان ناو مەعیشەت و گوزارانیمان با مەردی خوا بین ڕاست بین لەگە خەڵکی ڕاست بین لە کڕین و فرۆشتنەکانماندا هەر شتێک کە دەکڕی هەر شتێک کە دەفرۆشی ڕاست بە لەگەڵی هیچ فێڵی لێ مەکە هیچ حیلەی لێ مەکە جا گەورەترین حیلەش ئەوەیە کابرا لە سین شتێکی دەینی دەبیم تەبغەی لێدا مێن ئین جاپان کۆ لە خوای بترسە یان قەوای دروست دەکاتن ئی تورکی دەستی لە سین شتەکەی دەین و نام قەوای دەکات لە خوای بترسن ئەوانە هەموو درۆیە واللهی خێر لەو ڕزقەی نابینن والله هەر هەمووی بە دەرمان دەدەن لە ماڵ و منداڵتان لە خۆتان بە خۆشتان نازان تووشی بەڵای وا دەبن هەر هەمووی لەسەردادەنێن لە خوای بترسن بەسە خەڵکینە ئەو فێڵانە مەکەن بەسە خەڵکینە واللهی حیا و ناموسمان چۆ لەسەر ئەو هەموو فێڵ و حیلەیە کە خەڵک دەیکاتن
دەخوای بترسن ڕاستگۆ بن ڕاست بن لە کاتی معاملەدا ئەو شتە هەر مادەیەک بکرێکە کە سینیە تەواو سینیە بەڵام ئەسلیەکەیە تۆسکۆ سینیش هەموو عادی نیە بەڵام خەڵک دەچێ عادی دەینیتن سینیە بەڵێ سینیە بەڵام ئەسلیەکەیە لە خۆت تەجروبەکە دەیکەواتە تۆ ڕاست بە لە معاملەکەت واللهی خوای گەورە بەرەکەت داوێتە ڕزق و ڕۆزیەکەت ئاخریشتم دەڵێن پیاوێکی دوکاندار هاتە لای پیاوێکی ساڵح فەرمی قوربان هیچ بازارم نییە هیچ بازارم نییە جیرانێکشم لەولایە ماشەڵڵە بەبەر ناکەویتن فەرمی کوڕی خۆم یەک قسەت پێ دەڵم دووبارەی ناکەمەوە فەرمی چێتی درۆمەکە بەس درۆمەکە ڕاستگۆ بە تەواو گوتی وعد بی ئەمە درۆینەکەم بەس ڕاستی بڵێ سبحان الله پاشی دوورە دووسێ ماگان پیاوە ساڵحەکە بە پێش دوکانەکەی داچوو و کابرا ئەوەندە سەری قەرەبارق بوو مەجالی نەبوو جوابی سەلامی بداتەوە پیاوە ساڵحەکە پێی فەرموو فلان ئەو وعدەی کە داد بە من لە بیری نەکەی چونکە ئەم قەرەبارغیە ڕاستی وعدەکەتە کە ڕاستگۆبی لەگەر کڕین و فرۆشتن تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم السلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه